وڵاتان لێبێت کتابی خۆشەویستەکانی پۆلی 8 وەکو دەزانین ماوەیەکی زۆرە لە یەکتریدا بڕاوین بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام ئینشاءڵڵا بە زووترین کات یەکتری دەبینینەوە و هیوادارم تەندروستی هەموو لایەکتان زۆر باش بێت. کتابی خۆشەویستەکان ئەمناری بیم کردبوون ئینشاءڵڵا زوو یەکتری دەبینینەوە. کتابی خۆشەویستەکان ئەو ڤیدیۆی کە ئێمە تۆماری دەکەین پێداچوونەوەکە بەو وانانەی کە لە کۆرسی دووەم خوێنبان و هەر گەشتی نەچوو هەتا ئەوێ مڕاجعی دەکەینەوە تا ئەوێ پێداچوونەوەی لەگەڵ لە بۆ دەکەین. لە بەشی چوارەمەوە لە بۆ وەرزی دووەم داخل بوو لە بەشی چوارەمەوە مڕاجعی دەکەین هەتا ئەو شوێنەی کە دوا ڕۆژی دەوام گەیشتین پێ. ئەو ڕۆژ باسی بەشی چوارەم وانەی یەکەم دەکەین ئەویش تاقیکردنەوەی هەڕەمەکی. بەشی چوارەموانەی یەکەم دەڵێتی تاقیکردنەوەی هەڕەمەکی بزانین چییە. لە تاقیکردنەوەی هەڕەمەکی دەڵێ زۆر تا تاقیکردنەوەیکی هەڕەمەکی پتر لە ئەنجامێکی هەیە. هەموو ئەنجامانەی کە لە تاقیکردنەوە کە دەست دەکەون بۆ شایی نمونە پێک دێت دەست دەکەون بۆ شایی نمونە پێک دێنێت ڕوودا و پێک هاتووە لە ئەنجامێک یان پتر ئەو ئەنجامانەی ڕوودا و پێک دێنن بریتی لەو ئەنجامانەی کە ساغی دەکەنەوە. دیاریکردنی ئەنجامەکان بە شێوەیەکی ڕوون یارمەتی دەدەن و ژماردنیان دەکەوێتە سەر هەژمێرکردنی ئەگەرەکانی و ڕووداوەکان. کتابی خۆشەویستەکان تاقیکردنەوەی هەڕەمەکی چییە وەکو پێناسەیەک با وازحتر لەسەری بدوێن. هەڕەمەکی یعنی ئەتوو ڕێکت نەخستووە ئەو تاقیکردنەوەیە باشە یان بەرنامەت لە بۆ دانەناوە یان خود ڕێک نەخراوە بەڵکو بە هەڕەمەکی ڕاندۆم بە هەڕەمەکی ئەتوو ڕای دەکێشی بە هەڕەمەکی ئەنجامی دەدەی. باشە لە نمونەی یەکەم دەڵێتی نووسینی ئەنجامەکان لە تاقیکردنەوەی هەڕەمەکی سادەدا. کامەران 6 پاڵوەیەکی ژمارەکانی هەڵدا کە ڕانووس کراوە لە 1 تا 6. باشە 6 پاڵ و بەردەزار با بڵێن بەردەزار 1000 ومان بەردەزار چەندی تێدا چەند ژمارە لە 1 تا 6 وەنیام. باشە لە پرسیاری ئەلف داواکاری هەیە دەڵێ کۆمەڵەی ئەو ئەنجامانەی لە توانایدا بنووسە. یعنی کاتێک کە تو بەردەزارێکت هەڵدا بە هەڕەمەکی واتە عەفوەن لە چەند هەتا چەند دەست دەکەوی یان یەکە ئەو ژمارە لە توانایدا یان یەکە یان دووە یان سێ یان چوارە یان پێنج یان شەشە وایە چکە بەخۆشی لە 1 هەتا 6 تێدا کە تو بە هەڕەمەکی هەڵتدا لەوانەیە 1 بی یان 2 بی یان 3 بی یان 4 بی یان 5 بی یان 6 بی. ئەوە لە وەڵامی ئەلف. ئەدی وەڵام پرسیاری بە دەڵێتی ئەو ئەنجامانەی کە ئەو ڕووداوە دێنێتە دی بنووسە دەرکەوتنی ژمارەیەکی جوود یعنی دوای هەڵدانی بەردەزارێک دەرکەوتنی ژمارە جوود ئەتوا دادەنی کە چ ژمارەکەت لە بۆ دەردەچی لە بەردەزار ژمارە جووتەکان چنە 2 4 6 کەواتەوە ئەنجامانەی کە لە ڕووداوەکە دێنێتە دی بریتین لە 2 4 6 ئەدی گەر بیگۆت با ژمارەی تاک 1 3 5 وایە. ئەوەش نمونەی یەکەم. جای نمونەی دوم دەڵێتم چی نووسینی ئەنجامەکان لە تاقیکردنەوەی هەڕەمەکی ئاوێتەدا. شیرین 2 پارچە دراوی کانزایی هەڵدا ها پارەی دینار کە پێشتر هەمان بوو هەڵماندەدا شێر و خەتمان پێدەکرد. باشە پارچەی یەکەم دراوی ئاسنی یەکەم یان لەوانەیە تو هەڵی بدە شێر و شێر دەربچی یانیش خەت و خەت دەربچی وانە چکەمە دێڵە 2 پارچە دراو کە بڵێ 2 پارچە دراو بخۆی لە 1 دراو شێر و خەتەیە لە دراوەکەی کە شێر و خەتێ لێ دەڵێ شێر و شێر خەت و خەت. باشە کتابی خۆشەویستەکان تەماشاکان کۆمەڵەی ئەنجامەکان بنووسە کە لەتوانێت ئەگەر شێر ڕووی یەکەمی پارچەکە بێت و خەت ڕووەکەی تر ئەوە 4 ئەنجام لە تواناییدا دەست بکەوێت. طبعاً ئەویش ئەو 2 دراوەت هەڵدا ئەو 2 دینارەت هەڵدا یان هەردووکیان شێر و شێر دەردەچن یان یەکیان شێر دەردەچی یەکیان خەت دەردەچی یان یەکیان خەت دەردەچی یەکیان شێر یان هەردووکیان خەت و خەت دەردەچن وایە. پرسیاری بە ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی دەرکەوتنی 2 ڕووی جیاواز لەسەر 2 پارچەکە دێنێتە دی. 2 ڕووی جیاواز زانە دەڵێتن چی ڕووداوی دەرکەوتنی 2 ڕووی جیاواز دێتە دی ئەگەر هات و ئەنجامەکە شێر خەت یان خەت و شێر بێت کاتەوە ئەنجامانی ئەم ڕووداوە دێنێتە دی بریتێ لە چی شێر و خەت و شێر. بەڵێ 2 ڕووی جیاواز. نمونەی سێم باسی میلی پەپک دەکات. ئەمە 2 میلی پەپکمان هەیە زانە ئەومانە 2 میل. خالید میلی پەپکی جیم و میلی پەپکی دالی سۆڕاند
کۆمەڵێ ئەنجامانە بنووسە کە لە توانایدا ئەڵکاری درەختی پێک بێنە بۆ یارمەتیدانت لە دەرخستنی هەموو ئەنجامانەی کە لە توانایدا سوور و شین و سەوز بەکاربێنە بۆ دەرخستنی ئەنجامەکانی پەپکی جیم 1 و 2 بۆ دەرخستنی ئەنجامەکانی پەپکی خۆشەویستەکان دەڵێن چی؟ دەڵێ پەپکی جیم 1 و 2 بۆ دەرخستنی ئەنجامەکانی پەپکی دال. باش سوورمان هەیە شینمان هەیە سەوزمان هەیە وەکو لە وێنەیە دیارە سوور شین سەوز. سوور ئەگەر ئەو پەپکە میلی پەپکی ئیدال ئەگەر یەکیان بسوڕێنم یان سوور یەکم لە بۆ دەردەچی ئەگەر جارێککە ئیدووەم بسوڕێنم دەبتە سوور 2 ئەدی ئەگەر شین بوو یان شین 1 و شین 2 دەردەچێ ئەگەر سەوز سەوز 1 و سەوز 2 ئەنجامانە لە توانایدا دەربستی وایە زانین ئەها سوور 1 و سوور 2 شین 1 و شین 2 سەوز 1 و سەوزی 2 هەمووی لە ئەو ئەنجامە لە توانایدا دەربچی. پرسیاری بە ئەو ئەنجامانە بنووسە کە ڕووداوی میلی پەپکی دال لەسەر ژمارەی 2 وەستا دێنێتە دی. ڕووداوی میلی پەپکی دال لەسەر ژمارە 2 ئەگەر لەسەر ژمارە 2 وەستا دێنێتە دی چیە؟ زانم ئەگەر هاتوو میلی پەپکی دال لەسەر ژمارە 2 وەستا و ئەنجامانە ئەو ڕووداوە دێنێتە دی بریتیە لە دەبێتە چی؟ ئەگەر لەسەر میلی پەپکی 2 وەستا طبعاً مادەم ئی 2 مەش بە 2 دایدنێن یانی سوور 2 یان دەڵێن یان سووری 2 یان شینی 2 یان سەوزی 2 یان ئەگەر بڵێ هەردوو پەپێک سوور 1 و سوور 2 شین 1 و شین 2 سەوز 1 و سەوز 2 ئەگەر بڵێ میلی پەپکی 2 یان دەڵێن سوور 2 یان شینی 2 یان سەوزی 2 ئەگەر میلی پەپکی 1 یان سووری 1 یان شینی یان سەوزی 1 و ئەنجامانێت ئەو ڕووداوانە دێنێتە دی. تابی خۆشەویستەکان تەماشای نمونەی چوارەم بکەن بە بەکارهێنانی یاسای بنەڕەتی ژماردن. بەکارهێنانی یاسای بنەڕەتی ژماردن دەڵێتی بەردەزارێکت هەڵدا کە ڕەنووس کراوە لە 1 تا 6 و میلی پەپکێکت سوڕان کە ڕەنووس کراوە بۆ 1 2 3 ئایا ژمارە و ئەنجامانەی کە لە توانایدایە چەندە؟ لە بەردەزارێکدا 6 ئەنجام دەردەکەوە وایە بەردەزارێک 1 تا 6 تێدایە و پەپکەکەش 3 پەپکت هەیە کەواتە ئەو ژمارانەی کە هەموو ئەنجامەکە بریتێ دەبێتە چەند؟ دەڵێن 6 جاران 3 دەکاتە 8 بۆ چکە بەردەزارەکە لە 1 هەتا 6 تێدایە و 3 ئەوەشمان هەیە میلی پەپکمان هەیە کەواتە بەجاران بە سەریعی دەتوانین حەلی بکەین ئەوە یاسای بنەڕەتی ژماردنە 6 جاران 3 دەکاتە 8 کەواتە ئەنجامانەی کە لە توانایدا 18 جارە. قوتابی خۆشەویستەکان وانی ئەمڕۆشمان کۆتایی هات هیوادارم سوودی گیان ببێتن.